لە فیستیڤاڵی چالاکی هەفتەی کتێبخانە گشتیەکانی سلێمانی کە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بۆ ماوەی 6 ڕۆژ ئەم فیستیڤاڵە بەڕێوەچێت لە کتێبخانەی گشتی شاری سلێمانی فیستیڤاڵەکە کرێتەوە بۆ قسەکردنی زیاتر لەسەر گرنگی ئەم جۆرە فیستیڤاڵانەوە جیاوازی ئەم فیستیڤاڵە لەگەڵ چەند فیستیڤاڵی دیکەیە کە لە کتێبخانەی گشتی شاری سلێمانی ئەنجام دراوە. گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز خەلیل عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان. کاک خەلیل سڵاوت لێبێت، بەخێربێت. زۆر سوپاسانە. کاک خەلیل بەوە دەست پێ بکەین ئەم فیستیڤاڵە بۆ چوارەمین جارە بەم شێوە گەورەی ئەکرێتەوە. ئەکرێت بڵێین ئەم فیستیڤاڵە جیاوازە لە فیستیڤاڵەکانی دیکە و گرنگی ئەم فیستیڤاڵانە چی؟ بەڵێ، سەرەتا ئەمەوێ سوپاسی کورسات بکەم کە هەمیشە پشتیوان و سپۆنسەری چالاکی ڕۆشنبیری و هونەرەکان بووە لە شاری سلێمانی، پایتەختی ڕۆشنبیری، شاری داهێنەری ئەدەب لە یونسکۆ. ئەم فیستیڤاڵە توانین بڵێن تەنها بۆ کتێب نییە، بۆ پێشانگای کتێب نییە. چەندین چالاکی تری لەخۆ گرتووە کە هونەرە جوانەکانی تر لەخۆ ئەگرێ. سیمیناری شعر، نمایشی فلیم، پێشانگای وێنە، پێشانگای کاری دەستی، پێشانگای کتێب، پیشانگای کتێبی ئۆنلاین و چەندین چالاکی هەمە ڕەنگی ڕۆشنبیری و هونەری لە ماوەی 6 ڕۆژدا لەخۆ دەگرێت و ئەتوانین بڵێن ئەم جۆرە چالاکیانە وا ئەکا کە هەر خەڵکێک، هەر کەسێک کە خولیایەکی بێزگە لە کتێبی هەیە بەهۆی خولیاکانی ترەوە بێت بەشدار بێ و کتێبەکان ببینێ و بەو سەرچاو و بەو کتێبە هەمە ڕەنگانە کە چەندین دەستگای چاپ و چاپەمەنی بەشدارن تیایدا ئاشنا بێ بەو کتێب و بەو سەرچاوە ئەدەبی و هونەری و زانستیانەی کە لەو پێشانگای کتێبەیە نمایش کراوە. بەڵێ، مناڵیش لەبیر نەکراوە، وەکو فلم، وەکو کتێب، ئەوانیش شوێنی شایستەی خۆیان هەیە. وە کتێبخانەی گشتی هەمیشە بایەخی بە مناڵاوە لەبەروی بەشێکی هەیە بە ناوی بەشی مناڵان، هەم بۆ خوێندنەوە، هەم بۆ سیمینار، هەم بۆ نمایشکردنی ئەو فلیمانەی کە تایبەتە بە مناڵان. بەڵێ، بەڕای من ئەبێ ئێمە بۆ هاندانی خوێندنەوە، بۆ ئاشناکردن بە خوێندنەوە ئەبێ لە مناڵانەوە، لە قوتابخانە سەرەتاییەکانەوە دەست پێ کرد. من نمونەیەکی خۆم ئێنمەوە. من لە سەرەتایی هەموو ساڵێ یەکەم بووم. ساڵێکیان مامۆستاکە مامۆستا محەممەد کتێبێکی پێشکەش کردم پیاوە بچکۆلەکە کە ئەوە هەموویشی مامۆستا فەرێدون عەلیەمین بوو کە چیرۆک و شعری تیابوو. بۆ یەکەم جارم بوو کتێبێکی تر لە دەرەوەی منهەجی خوێندن ببینم. بردمە ماڵەوە چیرۆک و شعرەکانم خوێنە. ئەو کتێبە دەرگایەکی بە ڕووی مناکردەوە کە ئاشنا بم بە خوێندنەوە بە دوای کتێب و سەرچاوی ترا بگڕن. بۆیە لە قوتابخانە سەرەتاییەکانەوە لە مناڵانەوە ئەبێ بۆ خوێندنەوە دەست بکرد. لەو کاتەوە مناڵان ئەبێ ئاشنا بکردن بە خوێندنەوە، ئیتر خۆیان بە دوای کتێب و بە دوای سەرچاوی تراگەڕن. گرنگی ئەم جۆرە فیستیڤاڵانە جگەلەوەی کە چەندین تەوەر لە خۆ ئەگرێت، جگەلەوەی چەندین پێشانگایتیایە لە 6 ڕۆژی فیستیڤاڵەکەیە، ئەکرێت بڵین ئەم فیستیڤاڵە جیاواز دەبێت و وە خوێنەر ئاشناکاتەوە بە کتێبخانەکان. کاک شاهۆمان لە پێشتر لای بەڕێزت لە میوان بولامان ئەندامی لیژنەی باڵای فیستیڤاڵە و باسی لەوە کرد کە هاتنی خوێنەر بۆ کتێبخانەکان بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. ئەمە ئەبێتە هۆی ئاشکردنەوەی خوێنەر جارێکی دیکە؟ بڵێ، بۆکو پێشتریش ئاماژەمەی وە کارێکی گرنگە، ینی چەندان ینی بواری تری لە خۆ گرتووە. ئەو کەسانەی کە خولیای ئەو بوارانەیە ئەوانیش دێن و دێنە کتێبخانە و لەو ڕۆ توانن سەیری پێشانگای کتێب بکەن و سوودی لێوەرگن. بەڵام من شتێک ئەمەوێت بڵێم کە پێشتر لە سلێمانیە هەر ئەم کتێبخانەیە هەبووە لە هەفتاکان و لە هەشتاکانەوە تاقە سەرچاوی ئەوە بووە کە ئەوەی خوێنکارە، ئەوەی بە دوای خوێندنەوە گەڕێبێتە ئەم کتێبخانە. ئێستا سەرچاوی کتێب زیاتر بووە. ئینسان ئەتوانێت لە مۆبایلەکەی خۆیەوە، لە ئایپادەکەیەوە، لە لاپتۆپەکەیەوە ینی بخوێنێتەوە. بۆیە ئێمە تەنها ئەوە قیاس نییە کە ئەوانەی دێنە ئینەکان، یعنی ئامارێکی ئێمە ناتوانین ورد بکەین لەبەر ئەوەی لەو سەرچاوانەی تریشەوە ئەتوانێت. لە ماڵەکەی خۆشە خەڵک کتێبخانەیە، کتێبخانەی ئەهلیش هەیە. یعنی سەرچاوەکان و نەکانی کتێب و کتێبخانەکان
زۆر فراوان بووە، یعنی ناتوانین ئێمە ئامارێکی دەقیقکەین چەند کەس دەتوانێت لە ڕێی مۆبایلەکەی یا ئایپادەکەی یا لە ماڵەوە یا لە کتێبخانەکانی بووە ئەو ئامارانەی لە کتێبخانە گشتیەکانەوە من ئەتوانم بڵێم تعبیرێکی دقیق لە خوێنەر ناکات، چونکە ئێمە سەرچاوی تر و شوێنی ترمان هەیە بۆ خوێندنەوە و بۆ ئاشنابوون بە کتێب و سەرچاوە. بەڵێ کا خەلیل بەڕێستان باستان لەوە کرد کە بە شێوەی ئۆنلاین کە ئێستا سەرچاوەیەکە بۆ خوێندنەوە لە فیستیڤالەکەیە گرنگی بە ئۆنلاینش دراوە، گرنگی بە کتێبی ئۆنلاین دراوە. ئەگەر باسیکەوە ئەوانیش بەشدارن وەکو سەرچاوەیەکی ئۆنلاین بێگومان ئێمە ئێستا بینن دنیای ئۆنلاین و دنیای ئەوەیە کە ئێمە من بۆ خۆم بۆ زۆر بابەت زووتارێک بنووسم بمێ لەسەر شخصێ لەسەر بابەتێ لە گۆگڵ سێرچێکەکەم دەیان سەرچاوە دەیان کتێب دەیان وتار ئەمال بۆیە یعنی ئۆنلاینیش گرنگە کە ئەم فیستیڤاڵات وان بڵێن شتێکی جیاوازترە کە بایەخی بەوە کە کتێبی دەنگیش و سەرچاوی کتێبی دەنگیش لەم فیستیڤاڵەیە بەشدارە. پێتان وایە گرنگی بەم فیستیڤاڵانە بدرێت ساڵانەکردنەوەی ئەم جۆرە فیستیڤاڵانە بۆ کتێبخانە گشتیەکان گرنگی هەبێت بە تایبەت بۆ شاری سلێمانی؟ بەڵێ زۆر گرنگی هەبێ و ئێمە بێ شتێکی تریشمان لە بەرچاوی سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە، وەکو پایتەختی ڕۆشنبیریە بێ زۆرترین چالاکی ڕۆشنبیری و هونەری تێدا ساز بێ و سلێمانی شاری داهێنەری ئەدەبە لەلایەن یونسکۆوە. ئەم نازناوەی دراوەتەوە ئەمە لە ژێر تێستایە ئەبێ زۆرترین چالاکی ڕۆشنبیری و هونەری کا بۆ ئەوەی یعنی ئەو نازناوەی بمێنێتەوە لێ نەسرێتەوە واتە سازدانی چالاکی هونەری و ڕۆشنبیری لە سلێمانی گرنگە وەک پایتەختی ڕۆشنبیری وەک شاری داهێنەری ئەدەب لە یونسکۆ. وەکو پایتەختی ڕۆشنبیری پێتان وایە توانیبێتی بە بوونی ئەم فیستیڤاڵ و چالاکیانە ئەو نازناو بپارێزێت؟ بەڵێ ئەو نازناوی پارێزۆ سلێمانی بێزگە لە چالاکیەکانی وەزارەتی ڕۆشنبیری بێزگە لە کەرتی تایبەت بێز هەر خۆی شارێکی ئەدەبی و هونەریە، یعنی ئەبینین یعنی زۆرترین چالاکی ڕۆژ نییە، یعنی چالاکی ڕۆشنبیری و هونەری لە سلێمانی نەکریانی ئەتوانین بڵێن زۆرترین چالاکی هونەری و ڕۆشنبیریەکان و هونەرە جوانەکانی تر لە شاری سلێمانی ئەکرێت بە مقارنەتەن بە پارێزگا و شارەکانی تر. بەڵێ وەکو وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان چۆن هاوکاری کتێبخانەکانەکەن تا گرنگی زیاتری پێ بدرێت تا خوێنەرێکی زیاتر سەردانی کتێبخانە گشتەکان بکات؟ ئێمە وەکو جەنابی وەزیریش باسی کرد لەم کابینەیە بایەخێکی زۆر بە کتێبخانە گشتەکان دراوە. ئێمە 92 کتێبخانەمان لە سەرانسەری هەرێمی کوردستاندا هەیە و پشتیوانیان کراوە هەم لە بودجەی وەزارەتی ڕۆشنبیری هەم بودجەی کشمان هەبووە لە بودجەی پایتەختی ڕۆشنبیری کە دامی ئەو جۆرە چالاکی و پرۆژانەی کردووە بۆ نمونە ئەم فیستیڤاڵە لەسەر بودجەی پایتەختی ڕۆشنبیری سلێمانی بودجەی بۆ دابین کراوە. بەڵێ کاک خەلیل بەرەو ئەوە ڕووین کە پرۆسی خوێندن دەست پێکاتەوە ساڵی نوێی خوێندن دەست پێکاتەوە پێشتر باسمان لە گرنگی مناڵ کرد بە تایبەت بەشداری پێکردنیان لەم جۆرە فیستیڤاڵانەیە. پێتان وایە لە پرۆسی خوێندنە کە گرنگی بە کتێبخانەی ناو قوتابخانەکان بدرێت ئەتوانین مناڵ ئاشناکەین بە پەرتووک؟ بڵێ ئەوە ینی پرسیارێکی گرنگ و بابەتێکی گرنگە کتێبخانەی قوتابخانەکان و ئێمە تەنسیقیشمان لەگەڵ وەزارەتی پەروەردەیە هەیە بۆ ئەوەی بە هەردوو لاوا بکەین کە خوێندکاران و قوتابیان بێن لە ڕێی هەم کتێبخانەی خۆیان هەم لە ڕێی کتێبخانە گشتیەکانەوە. ئەوەشی منەی بینم لە سلێمانی لە کتێبخانەی گشتی سلێمانی و لە کتێبخانەکانی خەزاوناحەکان و پارێزگانەکانی تریش خوێندکاران ینی پۆلەکانی خوێندن نەچن سەردانی کتێبخانەکانەکەن و ئاشنابن بە سەرچاوە و بە کتێبەکان. ئەوە بابەتێکی گرنگە کە ئێمە وەکو پێشتری جوتم لە سەرەتاییەوە لە خوێندکار و ئەوانە بکەین کە خولیای خوێندنەوە بن و بە دوای سەرچاوی کتێب و سەرچاوەکانی ترا بگەڕێت. بەڵێ وەکو وەزارەت چۆن بانگشتی ئەدیبان و نووسەرانەکەن بۆ ئەم جۆرە فیستیڤاڵانەوە بەشداریکردنیان ئەم جۆرە فیستیڤاڵانەیە؟ بڵێ ئێمە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هەمیشە دەرگای وەزارەت کراوە بۆ نووسەران و ئەدیبان و ڕۆشنبیران و لەم فیستیڤاڵەشە چەندین نووسەر و شاعیر و ئەدیب بەشدارن و چالاکی هەمە زۆریان هەیە. بەڵێ وەکو گەنجان کار بۆ گەنجان ئەکرێت تا ئەو گەنجانەی کە دەستی نووسینیان هەیە ئەو گەنجانەی کە خولیای ئەوەن لە بابەتە ئەدەبیەکانە بنووسن و بەرهەمیان هەبێت بەڕێستان لە ڕێی وەزارەتەوە بتوانن کاریان بۆ بکەن و پشگیریان بکەن؟ ئێمە نەمەوێەوە بڵێم وتم پێشتر بودجەیەک لە پایتەختی ڕۆشنبیری بۆ لەو بودجەیە پشتیوانی گەنجان و ڕووناکبیران و ئەدیبان بەگشتی کراوەوە. ئەوەشی کە لە پارێزگاکانەوە کە
خطابیان کردووە ئێمە لەبەری بودجەنەوە بودجە ناچێتە پەرلەمان و پەسەند نەکراوە لە ڕێی وەزارەتی داراییەوە پشتیوانی گەنجان و نووسەران و ئەدیبانمان کردووە چەندین چالاکیەکانیان لە بوارە ڕۆشنبیری و هونەرەکانە لە سەرانسەری هەرێمی کوردستانە ئەنجام داوە. کاک خەلیل وەزیر و لایەنە پەیوەندیدارەکان لە ئێستادا کە پێشەنگەکە فیستیڤالەکە دەستی پێکردووە سەردانی کتێبخانەی گشتی شاری سلێمانیەکەن ئەو کەم و کوڕیانەی کە لە کتێبخانەیە بوونی هەیە پێتان وایە بتوانرێت لە دوای بوونی ئەم فیستیڤالەوە چارەسەرێک بۆ کەم و کوڕیەکان بدۆزرێتەوە؟ ئێمە کەم و کوڕی هەبووە دایما و داوامان لە کتێبخانە گشتەکان کردووە کە دەرخستەی خۆیان پێشکەشکەن و لە ڕێی وەزارەتی داراییەوە توانیومانە بەشێک لەو کەم و کوڕیانە و بودجەی بۆ دابین کرێ و بەشێک لەو کەم و کوڕیانە لە ڕووی بینا و لە ڕووی پێویستی و کەلوپەلەوەی بۆ کتێبخانە گشتەکان دابین بکرێت. کاک خەلیل زۆر خۆشحاڵ بووین بەڕێستان ئەگەر لە کۆتاییە شتێکتان هەبێ بتانوێت ئاماژەی پێبن و باز لە گرنگی ئەم جۆرە فیستیڤالانەوە و بەشداری هاوڵاتیان و چۆن بانگێشتی گەنجان و لاوانەکەن کە بەشداری ئەم فیستیڤالانەکەن. لە کۆتاییدا من جارێک تر سوپاسی کورسا دەکەم کە کەناڵێکی ڕەنگینی کللتوری و ئەدەبی و ڕۆشنبیری و هونەری و هەمیشە پشتیوانی چالاکی ڕۆشنبیری و هونەرەکان بووە و من داوا لە ڕۆشنبیران و ڕووناکبیران و گەنجانەکەم کە بێن لەم فیستیڤالەیە کە 6 ڕۆژە خاینەیە کۆمەڵی چالاکی هەمە ڕەنگی ڕۆشنبیری و ئەدەبی و هونەری و هەموو بوارەکانی تایەوە پیشانگای کتێبی تایە کە چەندین دەستگای چاپ و پەخش و ئەوانە بەشدارەکەن بێن سەردانی کتێبخانەی گشتی بکەن و بەهرەمەند بن لەو چالاکیانە و لە کتێب و لە سەرچاوەکان و دووبارە سوپاس بۆ بەشداریکردنە بەڕێز خەلیل عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان کە لە لامان ئامادە بوویت و باستر لە گرنگی فیستیڤالەکە و بوونی ئەم جۆرە فیستیڤالانە کرد. سوپاس بۆ ئامادەبوون.